هەڵبەتە ئێمە هەموو لیژنەی ڕۆشنبیریش لە پەرلەمانی کوردستان هەموو حاڵەتانەی کە خەڵکی دەزیرکراوە چ چالاکوانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی گەرنووسەر بوو بێ یا میدیاکار بوو بێ قسەی خۆمان کرۆ بە دوواداچوونمان لەسەر و مەسەلەیە کردووە و ئێمە دژی ئەوەین هەر کەسێک بەهۆی ئازادی بیرڕا بەهۆی قەناعەتی جیاجیاوە لەسەر داواکردنی داخوازیەکانیان دەستگیر بکرێن هەندێک جار بە دوواداچوونمان کردووە و بەسراوەتەوە بە کۆمەڵە پرسیکەوە کەم پرسە پەیوەندی بە ئازادی بیرڕا دەربڕینەوە نیە هەر هەوڵێک لەلایەن دەسەڵاتەوە بدرێ بۆ کۆتوبەندکردنی ئازادی ناڕزایی دەربڕین ئازادی ڕێپێوان ئازادی بەرگریکردن لە مافی ڕەوای هاونیشتیمانیان ئێمە پشتیوانی لە هەموو ئەو دەنگە ناڕازیانەیەکەین و بە مافێکی ڕەوای ئازانی و لە دەستوری عێراقیشدا جەختی لەسەرکراوەتەوە لە ناو یاساکانی پەرلەمانی کوردستانیشدا لە ناو یاسای خۆپیشانداندا و لە ناوی ئەوانی کە پەیوەندیان بە نووسینەوەی یاسای میدیای ئەوانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەموو ئەم یاسایانە جەخت لەسەر مەسەلەی ئازادی مافێکی ڕەوایەکە بکە بۆی ئێمە بە هەموو شێوەیەک پشتیوانیەکەین لە هەموو چالاکوانەکان لە چوارچێوەی ئەو بنەما ڕێکارە یاساییانەیە ناڕزایی و دەنگەکانی خۆیان کە بەرزەکەن ئێمە پشتیوانیانین و داواکەین هەر حاڵەتێکی لەم شێوەیە کە کراوە بەداخەوە وەختە بێتە دیاردە لە هەندێک جێگایە کە کراوە پێویستە داواکەین لە وەزارەتی ناوخۆوە لەلایەنە پەیوەندیدارەکان ئازادی کاری ناڕزایی دەربڕین بۆ هەمووانە دەستەبەر بکرێت. بێگومان مافی ڕازادی ڕادەربڕین مافێکی هاوڵاتیانە و هاوڵاتیان مافی خۆیانە کە بە شێوازێکی ئاشتیانە با بڵێن تعبیر لە ڕای ئازادانی خۆیان بکەن ماوەی کە زنجیرە خۆپیشاندە لە شار و شارۆچکەکان کراوە و بە دیاریکراوی لە سنووری پارێزگای دهۆک ژمارەیەکی زۆر لە چالاکوانان دەستگیر کراون ئێمە ئیدانەی ئەم دەستگیرکردنەکەین ئەمە کارێکە کە ڕەنگە سیماکانی حکوومەتی هەرێمی و حکومڕانی لە هەرێمی کوردستان ناشرین کا بەو شێوە مامەڵەکردن لەگەڵ خۆپیشاندەران و چالاکوانانی بواری مەدەنی و لە هەولێریش بەبێ ئەوەی خۆپیشاندان ئەنجام بدرێ هیچ خۆپیشاندانێک نەبۆش دیسان ژمارەیەک چالاکوان جیرانە کە ئەمە کارێکە بەڕاستی چەندین ساڵانێکە دووبارە بێتەوە ئەمە دیاردەیەکی ناشرینەوە ئەمە سیمای حکومڕانی لە هەرێمی کوردستانە خاتە ژێر پرسیار و ناشرینکردن بەتایبەت لە دەستەبەرکردنی مافەکانی ئازادی ڕادەربڕین و مافی مرۆڤ کە ساڵانێکە ئێمە لە هەرێمی کوردستان شانازی پێوەکەین کە وڵاتێکە ئازادی ڕادەربڕین تێدای بۆیە ئەمەی کە ئەکرێت لەم حاڵەتەی کا دەستگیرکردنی هاوڵاتیان و چالاکوانان ئەمە کارێکە ئێمە ئیدانەی ئەەکەین و لە لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمانی کوردستانیش ئەم مەسەلەی بە هەند وەرگیراوە قسەی لەسەر قسە و باسی لەسەر کراوە بۆیە ئەمە کارێکە لە ڕاستیدا هەم پێشێلکردنی مافی مرۆڤ هەم پێشێلکردنی ئازادی ڕادەربڕینە ئومێدەوارین ئەمە سنوورێکی بۆ دابنێ هەر بەمەنەوەستاوە بەداخەوە زۆرجار لەسەر لایک و لەسەر کۆمنتێکی فەیسبوک ئێمە ئەبینین خەڵک لە سنووری پارێزگای هەولێر بە دیاریکراویەوە ڕاپێچی زیندانەکانە کرێت کە ئەمە کارێکی ڕاست نییە لە شوێنی خۆی نییە ئومێدەوارین ئەمە کۆتایی بەم دیاردانە بێت چونکە ئێمە 2000 ئەم وڵاتە بە ئازادی ڕادەربڕین و بە دەستەبەرکردنی مافەکانی خەڵکەوە جوانە بۆیە تاکی دەکەمەوە ئێمە ئیدانەی ئەماکەین و پەیمان کارێکی هەڵەیەوە ئومێدەوارم لایەنە بەرپرسەکان لە سنووری پارێزگای هەولێر و دهۆک بە دیاریکراوی کۆتایی بەم دۆخە بێنن و ئازادی زیاتر بۆ خەڵک فراهم بکەن خەڵک بتوانێت تعبیرکە خۆتان نەزان ئێستا لە دۆخێکداینە ژیان و گوزەرانی خەڵک خراپە کار و کاسبی بازار وەستاوە موچە نییە بەتای ڤایرۆسی کۆڕۆنا هێرشی وڵاتانی دەرودراوسێ لەسەر هەرێمی کوردستانە ئەمانە هەموو کە با بڵێن ئەم دۆخێکی وای دروست کردووە کە ڕەنگە خەڵک هاوڵاتیان لە دۆخێکی دەرونی ناسەقامگیر بن بۆیە کاتێکە گەنجێک دێ ڕای خۆی دەرەبڕی بە ئازادن مەفرۆزە ڕێز لە ڕایەکەی بگیرێت نەکراپێکی زیندانەکان بکرد دەستەسەرکردنا دەنگی نەڕازی دەستەسەرکردنا ئازادی خازان دەستەسەرکردنا ڕۆژنامەوان و چاڵکوان نیشانەوەی چەندێک و بەڕاستی دەسەڵات بە تەمامەتی لاوازە دەسەڵات بە تەمامەتی ترساوێش دەنگی جادە چووکی دەزانی چیتر جادە ئەوێ زۆڵم و تەعدایەک و دەسەڵات لە خەلکی دیکەت ئەوێ نەعەدالەتیە لە حکومڕانی هەرێما کوردستان هەیە قبیل ناکەتن لەوڕا بەردەوام دەسەڵات پەنایەت بەتە بەردەستگیرکردنا چاڵکبان و وان کەسایان دیارجو بۆیەکی کە بکردنا دەنگی ناڕازی بوونێ لێ بەعکساوێ چەندێ دەنگی ناڕازیمە ڕۆژ بۆژێ زیدە دەهێتن و ڕۆژێک دهێت و بەرە فڕۆخانە بێ دەسەڵاتێ بچیتن و هەر ئەف دەنگێت و ئەوان دگرتین هەر ئەف کەسە بە منەسوم بڵێت ڕۆخاندنا دەسەڵاتێ نەخێر پەرلەمان بەرامبەر هەر دووسەیەکی و پێویستە بژیانە خەلکی بە پەرلەمانی بێدەنگە سەراوێ چەندێک و لیژنە هاتینە پێکیانش بۆ دیفچوونە لە سەروان کێسە لێ ئایەکە دەرئەنجامێتوان لیژنە ئایا خەلک 20 ڕۆژە 30 ڕۆژە زیندانن ئاسایی شێدانە دەرئەنجام چ لێ هاتیە دوال لیژنە بەلکو پێکینا لیژناژی تشتێکی ڕۆتینە و هیچ دەرئەنجامێک بوو نابێت